باشە ماوەسەگەر بۆم باس بکەین مەسەلەن بۆ چ زمانێکی دیکە کتێبەکان وەرگێڕدراوە؟ بەخوای ئەو وەرجێڕانە من حەزەکەم باسیکەم ئەوە ئێستا ئەوە زمان و زەماوەندی ناوەکانە بەڵێ نوسخەم لێرە نییە لەوانەیە لەسەری هەبی هەم بوو ئەو زمان و زەماوەندی ناوەکان کراوەتە ئینگلیزی باشواتەوە وەرگێڕدراوە بۆ زمانی ئینگلیزی کاری محەممەد حوسێن بەڵێ محەممەد حوسێنی مهندس کوڕەش بەتوانە وەرجێڕەشی غەریبە خۆشە ینی هەم لەسەر زمانی عەرەبی زاڵە کوردی زاڵە ئەوە ئینگلیزی وەری جێڕا بۆ زمانی عەرەبی جاری یەکەم دوای ئەمە وەری جێڕا سەر زمانی ئینگلیزی بەڵێ زۆر باشە مامۆستا دەمەوێت بێگومان زمانی زەماوەندی ناوەکان من مامەڵەم لەگەر کۆمەڵێک بیرمەندی غەریب کردووە بیرمەند و ئینسانی عادی و گۆرانی بێژی کوردی مەسیحی کردو ئاشووری تورکمانی عرب هەموو شتی تێوی دنیایکی کۆزمۆپۆلیتیە با بڵێن هەمووی تێدایە فکر ئەوە وەرجێڕا یابا برایەکم سەفەر یابانی دەکە سوتفە دامێ دوو نوسخەم دایە گوتم بیبە نادی هایکۆ یابان بە سوتفە ئەوان کوتیان کو ئەفکرە لۆ هاتێ لەوێ نادی هایکۆ یابان دوو جار پەیوەندیان بە کاک محەممەد ئەوەیان ناوە دەڵێن بەس ئەمە تەعەجوب دەکرێن سەرسامی بەوەی ئەو ئەفکارانە چۆن گەیشتونەتە کوردستان هەم لەگە بیر کۆمەڵێک بیرمەندێک مامەڵم کردووە لە زاک دەرەداوە بگرە لە ڕۆڵان باردەوە بگرە لە میشل فۆکۆوە مارسێل پرۆست ڕۆمان یعنی هەموو عالەمێکی غەریبی تێدایە ئیتر کاک محەممەد نازانم تااقەتیان بۆ وەڵامی دای تۆ یاننا بەس ئەو ئەزمونە ڕەنگە ئەزمونێکی ئەوە نەبێ من پێشتر ئەزمونیشی وام هەیە ینی مامەڵەکردن لەگە ئەشخاص لەگە کەسایەتیەکان مەسەلەن لە پرۆژەی زناک کاتی خۆی لەسەر عەوداڵخانم نووسیوە عەوداڵخان پرسیارم لەسەر ئەو زناکەشەوە بڵێ عەوداڵخان کەسایەتیکی غەریبی کوردستانی باکوور ئامارەتی هەبووە دوای ئەوەی تورکەکان ئەو ئەماراتە دەڕخێنن ئەو کاتیشمە ئاساتە هەمووی وەکو ئێستا عەوداڵخان هونەرمەند شاعیر فەنان ئەوە بابنە خۆشنووس هەموو ئیمتیازات تێدایە من لەوێ مەبەستم ئەوەیە لەوێش باسی ئەوەم کردی ئەو ستایلەی من تازە نییە لەوانەیە مەسەل ئەدەبی کوردی شێرکۆ بێ کەس باسی کۆمەڵێک کەسایەتی کرد لەوانە غەسان کەنەفانی و ئەوانە کۆمەڵێک قوبادی زەلیزادەش باسی کردووە یەک دەقە حەزەکەم ئەوەی تەواوکەم با نەڵێن ئەو کابرایەکی دیکتاتۆرە یعنی ئەزمونەکانی بەی بردیە ئەوەی کردیە ئاماژەی پێ نادا من حەز دەکەم دواتر ئەو کتێبم بە ئەوە سێند کرد لە بۆ ئەوەی برادێکم هەیە عراقیە لە سووریا دەژی محەممەد مەزلوم شاعرە شاعرێکی عێراقیە گوتی کاکە ئەمنیش دەس ئەوەم هەیە گوتم چۆن گوتی ئەمنیش پۆرترێت لەسەر بەیاتی و جەواهیر گوتم کاکە هەر کەس ستایلی خۆی من ناڵێم کێشەکە ئەوەیە دەزانی کێشە ئیمان بەچ هەیە دەست پێشخەری گرینگە بەڵام زۆر زا دەست پێشخەری ئەگە بەردەوام لەبی ناتان مەسەڵەن ڕامبۆ بۆدلێر ئەوانە کە پەخشانیان نووسی بەر لە ئەوەی بۆدلێر و ڕامبۆ خەڵکی ترە بوو دەست پێشخەریان کرد بەڵام پەخشانە شعریەکانی بۆدلێر و ڕامبۆ هەموو دەکەونە خانەیەکی غەریب یعنی خوێنەر پێی سەرسام دەبی بەردەوام دەبی لەگەری ئەو بەشەی کە تێیدا ئێوە خوێندووتانە لەگەڵ ئەو شتەی کە کارە تێدا کردو زۆر جیاوازە ئەو مەسەلەن نووسین و هونەر و ئەو بابەتانە دەکرێت بۆمان باس بکەی ئەوە چۆنە بەڵێ ئابووری بەڵێ ئابووری و بە کارجێڕ و ئابووری بەغدام تەواو کردە ساڵی هەشتاکان بەڵێ بەلاکەس شعر هێزێکی شێتانەیە دەتوانێت تەعامل لە هەموو شتێک بکە ئستاتیکە ئاسونکو دەتوانێت ئابووری من کۆمەڵێک تێکستم هەیە من چۆن مەسەلەن ئێستا دەمێکە لەو قۆناغە ئێستا مامەڵە لەگە دەرونشکاری دەکەم لەگە فەلسەفە دەکەم لەگە ئابووریشم کردیان لەوانە ڕەنجی دایتەوە زۆر تەبیعیە بەس گرنگ ئەوەیە ئەتوو کات شعر دەنووسی شعرگەرایی یعنی بە عەرەبی پێدەڵێ شعریە شعرگەرایی لە دەست نەدەی شعرگەرایی پەیوەندی بە زمانەیە خۆی شعر زمانە زمانە چۆن زمانە یعنی مەسەلەن ئێستا جان کۆهێن کۆمەڵێک مەسەن دیڕاساتیە لەسەر ڕامبۆ بۆدلێر باسی ئەو لادانە زمانیانە دەکات چۆن لە سیاق لادان دروست دەبی شعر زمانە باشە ماوەستا کەسێکی ئاسایی دەتوانێت شعر بنووسێ هەر ئینسان ئەوە مەسەن دەمگەڕێنەوە بۆ ئەوەی باڵ سریالیەکان بریتۆ
لە ژیانی هەموو ئینسان لە ژیانی تۆ شعرەیە لە ژیانی کاک مەزان شعرەیە ئەو برادرە خۆشەویستان هەمی شعرەیە هەموو دەتوانێت شعر چێ گزارشتە بەس پەیوەندی بە چ هەیە بەو باگراوەندە معریفەی خۆت لەوانەیە ئینسانێکی کاسبکارێکی پاک جوان کە پاڵەیەکی پارەیەکی حەڵال پەیدا دەکات زۆر تەبیعیە ژیانی ڕستی زۆر سەرەتانی زۆر جوان بدا لە ژیانی خۆی شعرە بەڵام بەردەوام بوون شعر پەیوەندیەکی قوڵی بە باگراوەندێکی هزری و معرفیەوە هەیە چونکو شعر ئەگە هێزی معرفی تێدا نەبی ناتوانێت